نەرینا تەوێگاوەکە حقوقی یاسایی بە لە پەرلەمانتۆیە بەتایبەتیش بۆ ئازادکردنا گرتیان یان ژێ پرۆسەیە چەکدانینێ هەرچ قاسی سس بەژی وێ دەست پێ بکە دەست پێ دکە هەردوو بە هەڤرا دەست پێ دکە ئاوایە چەکدانینێ دێ چاوە بە و کەنگی بە و لوکی دەرێ بە وێ کی وەربگرە یعنی تشتێک و تێبهیستن و تەهاتیە ئەلانکردن ئەوە کو سێ میکانیزم هاتی ئاواکردن جێهنا میکانیزمێکی دە هەرێما کوردستانێدا هاتی ئاواکردن یەکی بە عێراقی را هاتی ئاواکردن یەکیژی لە سووریە لە گۆڕ وا میکانیزمانە چەکێک و ئەو ئەندامی پەکەکە ئێکە تەدی لیستێکی خوا هەیە لە جەم تورکیە لیستا سۆر لیستا زەر لیستا نزانم کەسک لیستا چژێرە دەبێژن کرمانجی منش بیرکریە سۆرانی بێژی ئەو بۆر لە گۆڕ وایە ڕەساسی ئەv لیستی خۆی جودا جودا هەنە بڤیرەنگە ئێگە لە کاتەگۆریە لیستا سۆر و زەردایە تورکیە ناخوازی ئەوانە دەربازی تورکیە ببن ئێ دن دەخوازن بچن تورکیە و حتا بچن ببن ئەندامێ دەم پارتیە هەندێک ببن بەرپرسن دەم پارتیژی یعنی تورکیا ئەس تەخمین دکم بۆ وایە دژ نەبە و پەکێکەژی بخۆ خویایەک و بۆی تشتە تەقریبەن ئۆکەیدایە سەروی مەسەلە سلاحێک و تەسلیم بکن دەبەک و دێ بدن کێ یعنی ئەو چەکێک و دێرا دەست بکەن دێ بدەن پێشمەرگە دێ بدەن ئەڕتێشا تورکێ ئەوێ تەسلیمی تورکیە ببە ji ber çi bidin teslîma her derekî bikin lazim e teslîmî Tirkiye bibe dîsan yani ev bi vî rengê tenê ji wekî amadekariyekî praktîkî û lojîstîkî bo ku meselen yekî hat silahê xwe bide û aliyê din de ji mekanîzmê din jî ew êke wezîrê bergiriya Tirkiye elan kir ew bû ku eger çek ev endamên PKK hatin nava axa Tirkiye çekê xwe teslîmî leşkera Tirkiye jî bikin xilas yani ne mesele yani ev bi vî rengê ev sê çar mekanîzmê wan heye ji bo mesela çek wergirt.